ئەگەرچی لە 23 تەمووزی 2014ەوە پەرلەمانی کوردستان بڕیاری ژمارە 19 دەرکردووە کە تایبەتە بە باشترکردنی ژیان و گوزەرانی هێزی پێشمەرگە و بە نیشتیمانیکردنی سەرجەم هێزە چەکدارەکان، بەڵام تا ئێستا ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە. ئەندامێکی لێژنەی نووسینەوەی بڕیارەکەش دەڵێت ئیرادەی حیزب ڕێگر بوو لە بەدامەزراوەیکردنی هێزی پێشمەرگە و سەرجەم هێزە چەکدارەکانی کوردستان، چونکە هەردوو حیزبی دەسەڵاتدار دەیانەوێت هێزی چەکدار بەدەستی خۆیان بێت بۆ ململانەی سیاسی و دەنگدان و پاراستنی خۆیان بەکاریان بهێنن. لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان بڕیاری ژمارە 19مان دەرکرد بۆ یەکخستن و یەکگرتنی هێزەکانی پێشمەرگە یەکەی هەفتا و هەشتا کە لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگەن. بەداخەوە تا ئێستا ئەو بڕیارە جێبەجێ نەکرا بە بەهانەی شەڕی داعش، بەڵام دەبێت هێزی چەکدار لە هەرێمی کوردستان لە دەستی حیزب نەبێ و هێزی هەموو هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بن، هیچ کەس لە ململانە سیاسیەکان بەکاری نهێنێ و بۆ دەنگدان و هەڵبژاردن لە بەرژەوەندی خۆیان بەکاری نهێنن و لە ڕۆژە یاسای چاکسازی کە بەداخەوە پەکخرا لە خولی پێشوو بەشێکی زۆر لە چاکسازیەکانی بواری پێشمەرگە لە خانەنشینی لە پلەبەرزکردنەوە لە بندیوار لە یەکەی ژمێریاری چارەسەر کرابوو، بەڵام بەداخەوە پەکیان خست بمێ دەکەم لەم خودا بتوانین ئەنگاوی باشتر بنین. لە دوای دروستبوونی حکوومەتی کوردی تا ئێستا بەردەوام داوای بەدامەزراوەیکردنی هێزە چەکدارەکانی کوردستان دەکرێت، بەڵام تا ئێستا جووت حیزبی دەسەڵاتدار ڕێگەیان نەداوە ئەو کارە بکرێت. چاودێرانی سیاسیش پێیان وایە چۆن ئاو هەوا بۆ بەردەوامیدان بە ژیان گرنگە، بە نیشتیمانیکردنی هێزی پێشمەرگە بەو جۆرە بۆ گەڕانەوەی شکۆی کوردستان گرنگە. ئێمە دەبێ هێزێکمان هەبێ، هێزێکی پرۆفشنال، هێزێکی نیشتیمانی پێشمەرگەی هەموو کوردستان بیتن بۆ ئەوەی بتوانن داکۆچی لە سنوورەکانی هەرێمی کوردستان و لە وەزعی ئەمنی هەرێمی کوردستان بکاتن. ئەوە مەسەلەیەکە دەبێ هەموو لایەک ئەگەر وەش دەبیتن دەبێ فشار بخەنە سەرلانەکان بۆ ئەوەی بتوانین ئەوە بکەن، بۆی بتوان ئەو لانە ئەو هێزانە یەک بکردنەوە. ئەگەر ئەوە نەکرێتن مەسەلەی هەنگاودان بەرەو دیموکراسی و بەرەو حکومڕانی ڕەشید و بەرەو ئەوەی کە ئێمە دەمانەوێتن هەرێمی کوردستان بکە تا ئەو هێزانە نەبنە هێزی نیشتیمانی، ئەوە هەموو خەیاڵە. ئەگەر بێت و چەند هێزێکە بێ لە هەرێمی کوردستان معنای ئەوە مەترسی ئەوەی هەیە کە هەم بە ناشەرعی بەکاربهێنرێن و هەروەها هەم لانە دەرەچەکانیش بیانێت تەدەخۆڵ بکەن و ئەو هێزانە بەکاربێنن و دەبینی بە درێژایی مێژووی گەلی کوردستان و هەتا ڕۆژی ئەمڕۆژ ئەمە بەکارهێنراوە. بۆیە دەبێت سنوورێک دابرێ بۆ ئەوە، ئەو سنوورش ئەوەیە هێزی پێشمەرگە یەک فەرماندەیی هەبێ و لە یەک وەزارەتدا کۆبێتەوە و چەک بەدەست یاسا و ڕێساکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێت. بڕیاری ژمارە 19 پەرلەمانی کوردستان کە لەسەر بڕیاری ژمارە 8 سەرۆکی هەرێم دەرچوێندرا کە ئەو کات بارزانی بوو کە بەپێی بڕیارەکە دەبووە لە ماوەی 6 مانگ تەواوی خاڵەکانی بڕیارەکە جێبەجێ بکرابنایە، بەڵام ئەوەی جێگەی سەرسوڕمانە بارزانی نەکاری بۆ جێبەجێکردنی بڕیارەکە نەکرد، بەڵکو پێشێڵیشی کرد. لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەمە بەڕوونی دەرکەوت کە بارزانی لە ئاهەنگی دەرچوانی ئەکادیمیای سەربازی زاخۆ لە جیاتی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی کوردستان مەدالیای بەخشیە دەرچووەکان کە ئەمەش لە کاتێکدا بارزانی لە ئێستادا هیچ پۆستێکی فەرمی لە کوردستان نییە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.